یاریزانێکی ئەسمەری قەوی قۆڵ بوو، بەهێز و تند بوو، خەڵاتی باشترین وەرشەوانی سەدەی پێدرا. موسڵمانبوونی خۆی ڕاگەاند و ڕەتی کردەوە بەشداری شەڕی ڤێتنام بکات. ئەمڕۆ چیرۆکی بۆکسێنەری ئەمریکی محەممەد عەلی کلای دەژێڕینەوە. ناوی کاسیۆس مارسیلۆس کلای جۆنیۆر بوو. لە ساڵی 1942 لە ویلایەتی کێنتاکی ئەمریکا لەدایک بوو. لە ساڵی 1964 موسڵمان دەبێت و ناوی خۆی دەگۆڕێت بۆ محەممەد عەلی کلای کە ناوی محەممەدی لە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت وەرگرتووە و ناوی عەلیشی لە ناوی عەلی کوڕی ئەبوو تاڵیب خەلیفەی موسڵمانان وەرگرتووە ڕەزای خوای لەسەر بێت. محەممەد عەلی کلای تەمەنی 12 ساڵ دەبێت کاتێک پاسکیلەکەی دەدسن. بە تووڕەییەوە دەچێتە لای پۆلیس و هەڕەشە دەکات ئەگەر دزەکە بدۆزێتەوە ئەوە بە توندی لێی دەدات. ئەفسەری پۆلیس بەگاڵتەوە پێی دەڵێت بۆ ئەوەی لە کەسێک بدەیت سەر تا پێویستە فێری بۆکسن ببیت. ئەم ڕستەیە ژیانی محەممەد عەلی کلای دەگۆڕێت و لە تەمەنی 18 ساڵیدا بوو بە بۆکسێنەرێکی پیشەگەر. محەممەد عەلی کلای لە سەرەتای ساڵانی 60ەکانەوە بەنهێنی لەگەڵ هاوڕێیەکی دەچێتە مزگەوت و گوێ لە وتاری بانخوازانی ئیسلام دەگرێت. کلای لە یاریکی بەهێزدا توانی سەرکەوتن بەسەر سۆنی لیستۆن تۆمار بکات. ڕاستە و خۆ دوای ئەم سەرکەوتنە کلای موسڵمانبوونی خۆی ڕادەگەینێت و دەڵێت هەوڵمدا جیاوازی بکەم لە نێوان واقعی ئەمڕۆی موسڵمانان و واقعی ئیسلام. ئاینێکم دۆزیەوە کە بەختەوەری بۆ هەموو مرۆڤەکان دێنێت. ئەموتەی محەممەد عەلی کلای ئەو ئایەتەی قورئانی پیرۆزمان بیر دەخاتەوە کە دەڵێت ئەلا بذیکری اللهی تەطمەئین القولوب، واتە بەیادی خوا و شوێن کەوتنی ڕێبازەکەی دڵەکان ئۆقرە دەگرن و ئاسوودە دەبن. کلای سەبارەت بە تیرۆر و دێتی من موسڵمان و کوشتنی خەڵکی بێتاوان لە پاریزیان هەر شوێنێکی دیکەی ژیان هیچ پەیوەندیەکی بە ئیسلامەوە نییە. محەممەد عەلی کلای ڕەتی کردەوە وەک سەربازێکی ئەمریکی بەشداری شەڕی دژی ڤێتنام بکات. کۆنگرێکی ڕۆژنامەوانی ساز کرد و تیایدا وتی من ناچماوە شەڕەوە، ئێمەی موسڵمان تەنیا لە پێناو خودا نەبێت شەڕ ناکەین، بۆچی شەڕی کەسانێک بکەم کە نایان ناسم. دوایە مەڵوێستا نازناوی پاڵەوانی بۆکسێنەری جیانی لێوەرگیرایەوە و زیندانی کراو بۆ ماوەی 3 ساڵ لە یاری ڕاگیرا. کاتێکیش لە ساڵی 1970 زاینی گەڕایەوە پاڵەوانی جیانی بۆکسێنی بەدەستهێنا. محەممەد عەلی کۆشکەکەی خۆی کرد بە مزگەوت و قوتابخانە تا ئەوەی تێیدا خەڵکی فێری قورئانی پیرۆز ببن. پاشان گەورەترین مزگەوتی لە شیکاگۆ دروست کرد کە بووە ناوەندێکی گەورەی ئیسلامی. ساڵی 1972 سەردانی سعودی کردووە و فەریزەی حەجی ئەنجام داوە. لە ساڵی 1990 کلای دێتە عێراق و داوا لە سەدام حوسێنی سەرۆکی ئەو کاتی عێراق دەکات ئەو سەربازە ئەمریکیانە ئازاد بکات کە لە جەنگی کۆیدا دەست بەسەری کردوون. سەدامیش بە داواکەی ڕازی دەبێت و دەڵێت ئێمە کارێک ناکەین حاجی محەممەد عەلی بەدەستی بەتاڵ بگەڕێتەوە ئەمریکا. بەوەی کەسایەتیە بەهێزەکەیەوە کلای ڕۆڵیە بوو لە ئازادکردنی پەیامنەرێکی ڕۆژنامەی واشنتن پۆست کە لە ئێران دەست بەسەر کرابوو. دوای واسێنانی لاری بۆکسێن بۆ پشتگیری دۆزی فەڵەستین کلای کەمپینی فەڵەستینیەکانی لە باشووری لوبنان ڕاگەیاند. لە ساڵی 2002 هۆلیوود بڕیاریدا کە ڕێڕەوی کەسایەتیە بەناوبانگەکان ئەستێرە و بۆکسێنەرە دابنێت تاکو ڕێز لە کلای بگرن، بەڵام ئەو ڕەتی کردەوە ئەو ئەستێرەیە بخرێتە سەر زەوی کە ناوی محەممەدی لەسەرەوتی ناتوانم قبول بکەم کە خەڵک پێیان بخەنە سەر ناوی محەممەد درودی خوای لێبێت. دواتر ڕێزیان لە خواستەکەی گرت و ئەستێرەی شەرەفی محەممەد عەلی کلای لە جیاتی زەوی لەسەر دیوار دانرا. بۆش بووە تاکە ئەستێرە کە لە هۆلیووددا کەس ناتوانێت هەنگاوی بەسەردا بنێت. دەستکەوتەکانی کلای دووبارە نەبوون بە جۆرێک تاکە بۆکسێنەرە کە 3 جار پاڵەوانێتی کێشی قورسی ژیانی بەدەستهێناوە. ئەمەش دەستکەوتێکی مێژوویی بێوێنەیە. با درێژایی ژیانی کلای 61 یاری ئەنجامدا و 56 یاری بردۆتەوە و 37 برنەوەی با لێدان یەکلایکەرەوە بووە. 19 جار بە بڕیاری ناوژیوان براوە بووە. محەممەد عەلی کلای لە ژیانی وەرشیدا 5 دۆڕانی ڕوبەڕوو کراوەتەوە. یەکێکیان بە لێدان یەکلایکەرەوە بووە و 4 جاریش بە بڕیاری ناوژیوانان بە دۆڕاو هەژمار کراوە. لە ڕاپرسیەکی ڕۆژنامەی لا گازێتای ئیتاڵیدا وەک باشترین وەرزشکاری سەدەی ڕابردوو دیاری کراوە.
ئەستێرە محەممەد علی کلای لە ساڵی 2016 و لە تەمەنی 76 ساڵیدا ئاسمانی دنیای بەجێشت و بەیەکجاری بۆ لای خودای دروستکەری گەڕایەوە.